لەم چەند ساڵەی دواییدا لە لوبنان تەنها گەشتیار کەمی نەکردووە، بەڵکو سامانی ماسیش ڕووی لە کەمبوونەوە کردووە. لە کاتێکدا پێشتر سامانی ماسی بۆ وڵاتێکی وەکو لوبنان بەشێک لە داهاتی گشتی وڵاتی پێکدەهێنا. ڕاوچیانی ماسی لە ناو ئاوی دەریای سپی ناوەڕاستدا سەرقاڵی ڕاوی ماسین. هەندێکیان شارەزایانە کارەکانی خۆیان دەکەن و ئەزمموی چەندین ساڵەیان لە ئیشەکەی خۆیاندا هەیە. ئەم بەشە لە شارەزایان دەڵێن کە ڕاوچێ هاویەکان و ئەوانەی بە نایاسایی خەریکی ڕاوکردنن کاریگەریان کردوتە سەرئیشی ئەمان. ئەحمەد عەکرا سەرۆکی کۆمەڵەی هاوکاری ڕاوچیانی ماسیە لە وڵاتی لوبنان، ئەو بۆ پێی ساڵانێکی زۆر لە ناو دەریای سپی ناوەڕاستدا سەرقاڵی ڕاوکردنی ماسی بووە، ئەزمموونێکی زۆری لە بوارەکەی خۆیدا هەیە. ئەحمەد دەڵێ ماسی ناوخۆیی لە لوبنان ئێستا بایەخێکی ئەوتۆی پێنادرێ، هەروەک دەژڵێ ساڵانە لە لوبناندا پێویستیان بەوە هەیە 40,000 تەن ماسی هاوردە بکرێ، بەڵام زیاتر لە 100,000 تەن ماسی دەهێنرێ. وە خۆشی دەڵێ ئەوە کاریگەری کردوتە سەر بەرهەمی ناوخۆیی و بەرهەمی ڕاوچیەکانیش. لێرە هەموو ماسیەکان تازن، ئێمە تا بتوانین ماسی ناهێنین لە وڵاتانی دەرەوە. ڕاستە لە لوبناندا چەندین جۆری ماسی دەهێنرێن لە وڵاتانی دەرەوە، بەڵام کۆمەڵەکەی ئێمە هەوڵی ئەوە دەدات ماسی نیشتیمانەکەی خۆمان بایەخ پێ بدات. ماسیەکان کە لە دەرەوە دێن لە وڵاتانی وەک تورکیا و مالیزیا و ئەوانەوە دێن. ئێمە لە لوبناندا ئەگەر ساڵانە پێویستمان بە 40,000 تەن ماسی هەبێت کە هاوردە بکرێت، ئەوە زیاتر لە 100,000 تەن ماسی دەهێنرێت کە ئەمەش کاریگەری کردووە لەسەر بەرهەمی ناوخۆیی و بەرهەمی ڕاوچەکانی. کاریگەری جەنگ و پاشماوەکانی تەنها لەسەر مرۆڤ دەرنەکەوتووە، ئەوەتا لە وڵاتێکی وەک لوبنان بەهۆی پاشماوەی جەنگی 15 ساڵەی ناوخۆیی کە لە ساڵی 1975 بۆ ساڵی 1990 بەردەوام بوو، لەگەڵ ئەو جەنگانەی تر کە لوبنانی گرتبوویەوە بەشێک لە پاشماوەی جەنگەکان خراونەتە ناو ئاوی دەریای سپی ناوەڕاستەوە کە بە وتەی بەشێک لە ڕاوچەکان ئەو دۆخە لە چەند ساڵی ڕابردوو تا ئێستاش سەدان جۆر ماسی لەناو بردووە و دەژڵێن ئاوی دەریای سپی لەو شوێنەی دەوڵەتی لوبنان سیادەی بەسەریدا هەیە ژەهراویە. طبعا من قبل كان احسن السواح ونحن ما بنعتمد الا على السواح. پێشتر گەشتیار زیاتر دەهاتە وڵاتی لوبنان و ئێستاش زۆر کەمی کردووە. ئەوەش بۆ کاری ڕاوچێتیش هەروایە. تا گەشتیار باشتر دەهات ئێمەش ڕاوی زیاترمان دەکرد، هەروەک پێویستە ئەوەش بڵین کە پێویستە ئەم کارە ڕێک بخرێتەوە. ئەم شوێنە یەکێکە لە مەیدانەکانی فرۆشتنی ماسی لە شاری ترابلوس لە پارێزگای باکووری لوبنان. ڕۆژانە بۆ دەستکەوتنی ماسی نوێ و زۆری باش بەشێک لە هاوڵاتیان ڕوودەکەنە ئێرە. لێرەش بەشێکی زۆری ئەو ماسیانەی کە لە دەریای سپی ناوەڕاستدا بەدی دەکرێ دەست دەکەوێ و ڕاو دەکرێ. هەندێک جۆری ماسی لێرە دەبینرێ کە شێوازی سەیر و جۆرا و جۆریان هەیە. وەک بەشێک لە فرۆشیارەکانیش دەڵێن زۆر جار ڕاوچیەکان ماسی قەبارە گەورە و تایبەت دەهێنن بۆ ئەوەی لێرە بیفرۆشن. لە هەندێک لە وەرزەکانی ساڵیشدا نرخی ماسی ناوخۆیی لە وڵاتی لوبنان بە جۆرێک بەرز دەبێتەوە کە ناڕزایەتی بەشێک لە وڵاتیانی لوبنانی بە دوای خۆیدا دەهێنێ. عندنا إنتاج سمك قوي ونحن بنتمنى إنه من الدولة تشعر فينا لأنه ئێمە بەرهەمێکی بەهێزی ماسیمان هەیە، پێویست ناکات لە دەرەوە ماسی بهێنی، بەڵام بەداخەوە دەوڵەت ئەو هەستەی بۆ دروست نەبووە جۆ بۆ میلەتەکەی خۆی بگرێت. ئەوەش لە کاتێکدا کە ئێمە دەزانین خەڵکانێکی زۆر لەسەر ئەم بەرهەمە ناوخۆیانە دەژین. إذا السمك شغال العالم كلها بتشتغل. لەناو دەریادا و بە سواری یەکێک لە بەلەمەکان و لەگەڵ یەکێک لە ڕاوچیەکان سەرقاڵی وەرگرتنی زانیارین. بەشێک لە منداڵانیش کە خۆیان ئامادە کردووە لە ناو دەریادا مەلە بکەن بە بینینی کامێرای NRT خۆیان بۆ ناو ئاو فڕێدەدەن.
لە ئێستاشدا گرنگترین داواکاری کۆمەڵی هاوکاری ڕاوچیانی لوبنان ئەوەیە کە حکوومەت کاری ڕاوچێتی ڕێک بخاتەوە و جێی بکاتەوە لە کاری ڕاوچیە نایاساییەکان. هەروەک داواکارن ماسی هاوردەکراو بۆ لوبنان کەم بکرێتەوە و دەژڵێن حکوومەت هیچ بایەخێک بەکاری ئەوان نادات و پێویستیەکانی ڕاوکردنیان بۆ دابین ناکا، هەتا ئەوانیش ماسی بە نرخێکی کەمتر بفرۆشنەوە. ئاماژە بۆ ئەوەش دەکەن کە زیاتر لە 40 ساڵە حکوومەتی لوبنان کەرتی ماسی فرامۆش کردووە. غیابی دەوڵەت کاریگەری هەیە لەسەر سامانی ماسی. ئێستا ڕاوکردن بە شێوەیەکی هەڕەمەهی دەکرێت وە ژمارەی ڕاوچیەکان ناشەرعین. هەر کەسێک نەچوو بێتە لوبنان بێگومان تامی جۆری ماسیەکان نازانێ. گرنگترین جۆری ئەو ماسیانش بریتین لە ماسی جۆری سەردینی مەبروم و بەربوونی و بەلامیتە و دەنیس و لوت و مەکرونە و مۆزە، هەروەک جۆرەکانی تری وەک میاس و ویقار و سیوف و شەرغوش و مەرجان و مەرمار و میرا و چەندانی تر لە ناو دەریای ناوەڕاستدا بوونیان هەیە. لە کاتێکدا وڵاتی لوبنان خاوەنی سیادەیە بەسەر بەشێک لە دەریای سپی ناوەڕاستدا، بەڵام وەک بەشێک لە ڕاوچیانی ماسی و بەشێک لە وڵاتیان دەڵێن تا ئێستا ئەم وڵاتە وەک پێویست نەیتوانیوە سوود لە سامانی ماسی وەربگرێ. کاروان ڕەحمان NRT دەریای سپی ناوەڕاست، بەیروت.